پێنج سەعات و نیو ئەمن لە سڕێ بانزینی ما تێدەگەی بانزین هەیە دەرێ بانزینە گەیشتە ناو بانزیخانە گەیشتە ناو مزەخەی دەرێ لۆ سیارە پێشی تێی کرد بانزینە بوو لۆ ئیسیارێ پشتی گوتی بکشێنەوە بانزینێمە لۆ نما 36 لتر چێوە چوو ئەو 36 لترە 10,000 تۆزیع کردیە ئەوەکەی دی چ دەکە هەندەسی بە 600 قەپا دەکا بە ئازاد نای دەفرۆشی هەلتری 310 سنت لە بۆی زۆرەکە برا تێدەگەی ئەوەیە داواکاریمانەیە لە حکوومەتی چارەسەرێکمان لەو بکە بانزخانەمان لێ زیادکەن ڕاستی 45,000 تەکسی لە بۆ چار بانزخانەی نەگوترایە 45,000 تەکسی لە بۆ چار بانزخانەی نەگوترایە ڕاستی ئەمە هەموو کوڕە فەقیرینەوە لە سعات 11 لە سعات 11 لێ ڕاوستانە زەمینمان خۆش قبول ناکە یعنی کە عەدالەت کا ڕاستی پێشی بکتە تاکو جۆت ئەو کێشەیە نەبوو ئەو ئاژاوەیە نەبوو ئەو مەشاکلە نەبوو هەموو خصوصی تەکسی هەموو نەعاچی لێ بوو لە سڕێک کە بانزینی ئەوە دەگریت کێشە نەبوو بەس لەوەتی بووتە تاکو جۆت کێشە دروست بووە ئەو بانزخانە ئەو هەموو بانزخانەکان کە تەوزیع کرا لەسەر تەکسی ئەوە چیان لەسەر نییە کەشفێکیان لەسەر نییە نووسنەچیان لەسەر نییە بە کەیف خۆیان تەوزیع دەکەن و دەدەن و نادەن ئەوەیە برایەکەم ئەگەر نووسنەچیان لەسەر بیتن مەسەن نووسنە لەسەر بانزخانەیە بی دەتانی مەسەلەن ئەوەندە تەوزیع کرایە لە حەدە چی ڕادەگریتن لۆی نییە سەر بەخۆی برێن نمایە مایە داواکاری مە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کە چارەسەرێک لە بۆ ئەم دۆخەی مە ببینیتەوە لە بۆ سایق تەکسەکان کەمە لە سبەینەوە سعات 11 هاتین سڕێی 12 دەرێ نەما ئەدی هەموو بنزینە چێوە سو کاکە یعنی ئەو هەموو بنزینە لە بۆ چێە کاکە دە تەوزیحکەن چار بنزینخانە ناتوانێت 45,000 تەکسی لێرە یعنی بەڕێ بکاتن دە بنزینخانەمان لۆ زیادکەن چارەسەری وەزع بکەن ناکرێ ئەمە هەموو ڕۆژێک بە تاک تەوزیع دەکرێت ڕۆژێک بەجووت هەر بەشیش ناکاتن پێشتر کە بە هەموو شێوەیەک تەوزیع دەکرا لە بۆ خصوصی لە بۆ تەکسی لە بۆ هەمان تەوزیع دەکرد بە هەرمانیش دەکات کەس مشکلەی نەبوو هەر کەسێک سڕێ خۆی دەکرد بەبەشی دەکات ئیشی خۆشی دەکرد بەس ئەوڕۆ کە کرایەتە تاک و جۆت ئەو جەبە بەمان ناکەویت شتی وایە کاکە یعنی حکوومەت دەچێت ئەوە سبەینی مەلە وەزعی داینە لە سعات 12 دەرێ بنزین نمایە لۆ یەک بەرپرس نایە تێرە برێ کاکە کێشەتان چییە دەتەکەینی وەزعمانەوە بیتن باردۆخی ما یعنی ناتانی ئێستا بڕۆ فەرموو بنزین بە 1000 دینار تێکەی بە چەندی نەفەر بینی ببەی نەفەر 2000 3000 دەداتێ یعنی بۆ کوێ ببەیت بەش دەکات خەرکەیە کرێتیا نەخۆشی لە ناومارەیە یعنی بۆ وەزعات بکاتن یعنی بەڕاستی ئەگەر چارەسەرێک لە بۆ دۆخی ساق تەکسیان نەدۆزرێتەوە بەڕاستی ناتوانین ئیشکەین 100% وەکو خۆی دابش ناکرێتن ئەگە وەچ خۆی دابش بکرێت یعنی بنزینخانەیە هەتە سعات 2 تەوزیع دەکات خێرەوە سعات 11 و 12 تەواویت یعنی ئەوە بە خۆت جێی پرسیارە ئەو هەموو قسەیە کرا لۆ بەرپرسێک دیار نەکا کە بێتێرە برێت کێشەتان چییە یعنی بەڕاستی لۆ کەسێک نایە برێت تەماشاکە کاکە بنزین تێما یان نەما والله